سڵاوی خواتان لێبێت من وەک بەشداربوویەکی خولەکانی ئاوات ئەکادمی هەست با گۆڕانکارێکی زۆر باش ئەەکەم لە خۆمە چکە پێشتر لە کاتی هەبوونی کاتی بەتاڵمە خۆم بەشتی بێسوود و هیچەوە سەرقاڵە کرد بەڵام ئێستاکە حەز ئەەکەم هەموو ڕۆژەکە بێ ئیش بم تا ڕاهێنانەکان بکەم چکە زۆر ئارامی بە مێشکم ئەبەخشن دەربارەی مامۆستاکانیش مامۆستای ئەوە نەباش و بێوێنەم هەیە تا ئێستا هاتووم مامۆستای ئەوە نەباش و خەمخۆرم نەبینیوە زۆر سوپاسیانەکەم دەستیان خۆش بێت و بەنسبەت ڕاهێنانەکانیش ڕاهێنانی خێرابینین بۆ من زۆر چێش بەخش بوو وای لێ ئەکردم کە توانم شەر لەگەڵ مێشکم بکەم و هەروەها گرنگترین شتیش کە بمەوێ باسی کەم لەم خولەیە ئەوەیە کە بیرورات ئەگۆڕن بۆ نمونە من هەر نەم ئەتوانی بە چاوشت بخوێنمەوە یان لە ناخما ئەبوایە بە بەردەوامی ینی گوێم لە دەنگی خۆم بوایە بەو شێوەیە بەڵام ئێستاکە وام لێ هاتووە کە لەگەڵ مێشکم ئەجەنگم کاتێک ئەوەڵێت ئەتوانی هەتا 120 لاپەڕە بخوێنیتەوە بەڵام من ئەڵم نەخێر هەرە بێ زۆر زیاتر و بگەمەوە 130 بەو شێوەیە زۆر سپاسانەکەم زۆر سوودم لە خولەکەتان بینیوە دەستان خۆش بێ و لەش